ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ کۆبوونەوەی خانشینکراوانی تەمین نیشتیماعی لە کرماشان و چەند شاری دیکە ئێران، گواستنەوەی بەندکراوێکی خەڵکی پیرانشار بۆ زیندانی نەغەدا، کۆبوونەوەی کورزانی دانیشتووی بریتانیا دژ بە دەوڵەتی تورکیا، هێرشی هێزەکانی ڕۆژیم بۆ سەر کۆبوونەوەی کرێکارانی پارس ڤاگۆن، کۆبوونەوەی خانشینکراوانی فولاد لە ئیسفەهان، ناڕزایەتی پەرستەران لە بێهبەهان، ئازادی سێ چالاکی کرێکاری بەندکراو لە زیندانی ئەڤین، دەست بە سەرکردنی چەند هاوڵاتی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لە چەند شاری ئێران و کوژران و برینداربوونی چەند هاوڵاتی بەلوچ بە چەقەی هێزەکانی ڕەژیم. درێژێ هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی تەمین نیشتیماعی لە کرماشان و چەند شاری دیکەی ئێران. ڕۆژی یەکشەممە 11 خەرمانان خانشینکراوانی تەمین نیشتیماعی لە شارەکانی کرماشان، ڕەشت، ئەهواز و شوش بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی پیشەی و معیشەتی کۆبوونەوە. بەپێ راپۆرتەکان خانشینکراوانی تەمین نیشتیماعی یەکشەممەی هەموو هەفتەیەک لە بەرزەم ئەو ڕێکخراوەیە کۆدەبنەوە و لە جێبەجێ نەکردنی جاخوازیەکانیان ناڕزایەتی دەرئەبڕن. خانشینکراوانی تەمین نیشتیماعی خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست، بەکردەوە زرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و دابینکردنی بیمەی دەرمانی بوون. گواستنەوەی بەندکراوێکی خەڵکی پیرانشار بۆ زیندانی نەغەدا. ئەیوب دەماوەندی شارۆمەندی خەڵکی پیرانشار ڕۆژی یەکشەممە 11 خەرمانان پاش یەک مانگ بەندکران لە گرتووخانەی سڵاتی ورمێ بۆ زیندانی نەغەدا ڕاگوێزرا. ئەیوب دەماوەندی خەڵکی گوندی دیلزەی سەر بە پیرانشارە و 30 ڕۆژ لەمەوبەر بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ گرتووخانەی سڵاتی سوپای ورمەیە ڕاگوێزرا. جێگەی ئاماژەیەکە زانیاریەک لەسەر هۆکاری بەندکرانی ئەو شارۆمەندە لەبەردەستانیە. بێبەشکردنی بەندکراوێکی سیاسی لە مەرەخەسی دەرمانی. حەسەن مەردانی بەندکراوی سیاسی خەڵکی بۆکان وێڕای خراپی دۆخی تەندروستی لە دەستڕاگەیشتن بە دەرمان لە جەرەوەی زیندان بێبەشکراوە. حەسەن مەردانی نەخۆشی دڵ و پرۆستاتی هەیە و ئیسڵاتی بۆکان ئیزنی پێدانی پشووی زەرمانی پێنادات. مانگی سەرماوەزی ساڵی 1402 ئەو هاوڵاتیە لەلایەن لەقی 101 دادگای گشتی و انقلابی بۆکان بە تۆمەتی ئەندامەتی و هاوکاری لە یەکێک لە حەزبەنێرەکانی ڕژیم بە 3 ساڵ زیندان مەحکوم کرا. ڕۆژی سێشەممە 10 ڕێبەندانی 1402 حەسەن مەردانی بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانی دەست بەسەر و ڕەوانەی بەندیخانەی بۆکان کرا. کۆبوونەوەی کورزانی دانیشتووی بەریتانیا دژ بە دەوڵەتی تورکیا. ڕۆژی یەکشەممە 11 خەرمانان کوردانی دانیشتووی وڵاتی بەریتانیا لە 5 شاریە وڵاتە دژ بە دەوڵەتی فاشیستی تورکیا خۆپشاندانیان کرد. بەپێ راپۆرتەکان کوردستانیانی دانیشتووی بەریتانیا بە بەدەستەوەگرتنی ئاڵای کوردستان و وێنەی گوڵستان تارا و هێرۆ بەهادین دوو ڕۆژنامەوانی تێکۆشەر کە لەم دوایانەدا لە هێرشی پەهبادی تورکیا بۆ سەر ئۆتۆمۆبیلەکەیان لە سایق یانیان بەخت کردبوو دژ بە دەوڵەتی فاشیستی تورکیا دروشمیان بەرز کردەوە و خوازیاری ڕاگرتنی هێرشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر ڕۆژاوا و باشووری کوردستان بوو. هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەر کۆبوونەوەی کرێکارانی پارس ڤاگۆن. ڕۆژی یەکشەممە 11 خەرمانان کرێکارانی شرکەتی پارس ڤاگۆن بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە دۆخی خراپی معیشەتی خۆپشاندانیان کرد، بەڵام هێزە ئینتیزامیەکانی ڕۆژیم هێرشیان کردە سەریان و چەند کەسیان دەست بەسەر کرد. بەپێ و ڤیدۆیانێ لە تووڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە هێزە ئینتیزامیەکانی ڕژیم بە شێوەیەکی وەحشیانە هێرشیان کردوێتە سەر کرێکارانی ناڕازی پارس ڤاگۆن و وێڕای بریندارکردنی چەند کەس ژمارەی کرێکاریان دەست بەسەر کردووە.
کرێکارانی ناڕازی خوازیاری دوورخستنەوەی بەڕێوەبەرانی ناکارامە، پێزانی جاخوازیە دواخراوەکان، گەڕانەوەی هاوکارە بێکارکراوەکانیان بۆ سەرکار، زیادکردنی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان و جابینکردنی بیمەی دەرمانی بوون. کۆبوونەوەی خانشینکراوانی فولاد لە ئیسفەهان. خانشینکراوانی فولادی ئیسفەهان ڕۆژی یەکشەممە 11 خەرمانان بۆ جارێکی دیکە لە ئازدۆخی خراپی مایشەتی ناڕزایەتیان دەربڕی. خانشینکراوانی سەنعەتی فولادی ئێران خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست، پێزانی مەزایە دۆخراوەکان، هاوسانسازی حەقدەست، دابینکردنی بیمەی تەکمیلی و هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندووقەکانی خانەنشینی بوون. ناڕزایەتی پەرستاران لە بێهبەهان. پەرستارانی شاغڵ لە نەخۆشخانەی بێهبەهان ڕۆژی یەکشەممە 11 خەرمانان هاوکار لەگەڵ هاوکارە مانگرتووەکانیان لە شارەکانی دیکە ئێران دەستیان لە کار کێشایەوە و کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان، پەرستاران و کادری دەرمانی زیاتر لە 50 نەخۆشخانە لە ئێران دژ بە جێبەجێ نەکردنی جاخوازیەکانیان مانیان گرتووە و دەوڵەت هێشتا هەنگاوی بۆ چارەسەرکردنی کێشەکانیان هەڵنەگرتووە. پەرستارانی ئێرانی خوازیاری زیادکردنی حەقدەست، بەکردەوە زەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی، کەمکردنەوەی سەعاتی کار، پێدانی ئیزافەکاری و کارانە، چوونە سەرەوەی تعرفێ پەرستاری، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دامەزراندنی هێزی کاری نوێ و ڕێگری لە کۆچکردنی کادری دەرمان بۆ دەرەوەی وڵات بوون. ئازادی سێ چالاکی کرێکاری بەندکراو لە زیندانی ئێڤین. ڕۆژی یەکشەممە 11 خەرمانانی 1403 هەتاوی سێ چالاکی کرێکاری بەناوەکانی حەسەن سایدی، کەیوان موحتەدی و ڕەزا شەهابی کە لە بەندی چواری زیندانی ئێڤین بوون ئازادکران. ئەم سێ چالاکە کرێکاریە مانگی گوڵانی ساڵی 1401 و بە دوای دەستپێکی شەپۆلی سەرکوتی مەعالیمان، کرێکاران و خوێندکاران لەلایەن ئێدارەی ئیسڵاتەوە دەست بەسەر و پەروەندە سازیان بۆ کرا. حەسەن سایدی، ڕەزا شەهابی و کەیوان موحتەدی لە ماوەی بەندکرانیاندا لە دەستڕاگەیشتنەوە پارێزەر و دەرمانی پێویست بێبەشکرا بوون. ئەو سێ چالاکە کرێکاریە پێشتر بە 6 ساڵ زیندان سزا درابوون، بەڵام ماوەیەک لەوەبەر حکومەکەیان بۆ 3 ساڵ و 6 مانگ کەم کرا و ڕۆژی یەکشەممە پاش تەوابوونی ماوەی بەندکران لە زیندان ئازادکران. کەڵگوەرگرتن لە فاتیمیۆن وەک هێزی کار لە شەرکەتەکانی بەلوچستان. بەپێ راپۆرتی هاڵڤەش، ڕێکخراوی هەوافەزای سوپای پاسەران، ملیشیەکانی فاتیمیۆن و سەربازانی پێشووی ئەرتەشی ئەفغانستانی لە شەرکەتی ئارشینکوهی چابەهار وەک کرێکار بەکاردێنێت. دوای ئاشکرابوونی بەکارهێنانی ملیشیەکانی فاتیمیۆن و سەربازانی پێشووی ئەرتەشی ئەفغانستان وەک کرێکار لە کۆمپانیای ئارشینکوهی چابەهار، سوپای پاسەرانی سیستان و بەلوچستان ئەم هێزانەی بە بار هەڵگر بۆ شوێنێکی دیکە لە شارستانی نوگور گواستەوە. دەست بەسەرکردنی چەند هاوڵاتی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لە چەند شاری ئێران. بەپێ راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، جان محەممەد نارونی، خەڵکی شاری خاش، عەباس لاسانی، چالاکوانی خەڵکی ئەردەبیل و سێ هاوڵاتی بەلوچ لە شارەکانی کرمان، زاهیدان و ڕاسک لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەرکران. ڕۆژی پێنجشەممە 8 خەرمانانی 1403 جان محەممەد نارونی لەلایەن ئێدارەی ئیسڵاتی کرمانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیارە ڕاگوێزراوە. لە شاری ئەردەبیل، عەباس لاسانی بۆ جاری دووهەم لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و ڕەوانەیە زیندان کرا. هەروەها ڕۆژی چوارشەممە 7 خەرمانان ئێدارەی ئیسڵاتی زاهیدان هەڵیان کوتایە سەر دوکانێکی مەکانێکی و 3 کەسیان بە توند و تیژەوە دەست بەسەر کرد کە ناسناوی 2 کەسیان بریتیە لە ئێدریس ڕێگی تەمەن 28 ساڵ و مهرۆڵا خەروت تەمەن 32 ساڵ. ڕۆژی شەمەش مێرمەنداڵێکی تەمەن 16 ساڵی خەڵکی شارستانی ڕاسک بە ناوی حەسام دوورزادەی ناز
لەلایەن هێزە ئەمنیەتەکانەوە ڕەفێندرا. کوژران و برینداربوونی چەند هاوڵاتی بەلوچ بە چەقەی هێزەکانی ڕەژیم. ڕۆژانی هەینی و شەممە 9 دەی خەرمانانی 1403 دوو هاوڵاتی بەلوچ لە شاری یەزد و دوو سەرنشینی ئۆتۆمۆبیلێک لە شارستانی کەهنوج بە چەقەی هێزەکانی ڕەژیم کوژران و بریندار بوون. بەپێی راپۆرتی حاڵبەش ئێوارەی شەممە هێزەکانی فەراجای کەهنوج بەبێ هۆکار ئۆتۆمۆبیلی شارۆمەندێکی بەلوچیان داوەتە بەر دەستڕێژی گولە و لە ئەنجامی ئەو ڕووداوەدا شۆفێری ئۆتۆمۆبیلەکە بە ناوی نەوید فولاد زەهی تەمان 23 ساڵ گیانی لەدەستاوە و منداڵێک کە ناسناوی ئاشکرا نەکراوە بە سەختی بریندار بووە. لەلایەکی دیکەوە دوو شارۆمەندی بەلوچ بە ناوەکانی محسێن توتازەهی تەمان 25 ساڵ و حەمید توتازەهی تەمان 46 ساڵ بە تەقەی هێزە لێباس شخصیەکانی یەزد لە نزیک شارستانی ئەردەکان گیانیان بەخت کردووە. دووە هەواڵ لە سێدارەزانی دوو بەندکراو لە زیندانەکانی کەهنوج و زەندان. ڕۆژی شەممە دەی خەرمانان حکومی ئاعدامی دوو بەندکراو بە ناوەکانی پەرویز میربەلوچ زەهی تەمان 46 ساڵ و ڕەزا عەباززاد تەمان 30 ساڵ لە زیندانەکانی کەهنوج و زەنجان جێبەجێکرا. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤیەران ئەو دوو بەندکراوە پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و سزای سێدارەیان بەسەردا سەپێنرا بوو. هەواڵی لە سێدارەدانی ئەو دوو شارۆمەندە هێشتا لە مێدیەکانی ڕەژیم بڵاو نەکراوەتەوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئەسوودە بن.